لە ئێستادا تەنها 11 بریندار لە نەخۆشخانەکانی شاری کەرکووماون چارەسەری پزیشکی وەردەگرن. لە ماوەی 40 کاتژمێری ڕابردوو چەندین ڕووداوی نەخوازراو لە شاری کەرکووک ڕوویداوە کە بەهۆیەوە هاوڵاتی گیانی لە 1030 تکەش بریندار بوون. ئەم شوێنێکە لە ڕاوەستاوم دوانیە ڕۆی دوێنێکە ئەم باڵەخانەی پشتی من و لە کاتی دروستکردنی نهۆمی دووەم داڕوخا بەسەر ژمارەیەک کرێکار کە بەهۆیەوە ژمارەیەک کرێکار بوونە قوربانی و گیانی لە دەستداوە. من ئێستا لەگەڵ عقید عامر نووری وتەبێژی فەرماندەی پۆلیسی کەرکووک قسەم کردووە و باسی لەوە کردووە کە بەهۆی ئەم داڕوخانی ئەم باڵەخانەیەوە کرێکارێک گیانی لە دەستداودا کرێکاری دیکەش بریندار بوونەوە ڕوانین نەخۆشخانە کراون تاوەکو درنگانێکی شەو گەڕانیان کردووە ناو باڵەخانەکە نەوەکو کرێکاری دیکە لەژێر داروبەردەکەیان مابن بەڵام کەسی دیکەی تێدا نەماوە. هەروەها لە 40 کاتژمێری ڕابردوو لە شاری کەرکووک و بە دیاریکراوی لە گەڕێکی دەروازە و لە بەردەم سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ئۆتۆمبیلێکی بارهەڵگە خۆی کێشە بە چەندین ئۆتۆمبیل و کەوا ژمارەی قوربانی لێکەوتەوە. من دەربارەی کۆی گشتی ئامارەکان لەگەڵ سامانیابە بەرپرسی ڕاگەیاندنی فەرمانگەی تەندروستی کەرکووک قسەم کردووە ئەو باسی لەوە کرد بە کۆی گشتی ڕووداوەکانی شاری کەرکووک لە ماوەی 40 کاتژمێری ڕابردوو حوت هاوڵاتی گیانی لە دەستداوە 37 تکەش بریندار بوون. لە ئێستادا تەنها 11 بریندار لە نەخۆشخانەکانی شاری کەرکووماون چارەسەری پزیشکی وەردەگرن. ئەمە باسەوەش بکەم شەوی ڕابردوو لەسەر ڕێگای نێوان کەرکووک بۆ پردێ و بە دیاریکراوی لە نزیک گوندی کەڵوەڕ ئۆتۆمبیلێکی بارهەڵگر گەڕی گرتووە وستا و خۆشبەختانە شۆفێرەکە توانێتی خۆی ڕزگار بکات بەڵام ئەو تێدا بوونەوە ئۆتۆمبیلەکە بۆ سوتاوە لەگەڵ ئەوەشدا بڕی 53 میلیۆن دیناری تێدا بووە ئەوەش سوتاوە.